سڵات لێ بم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. دابەزینی بەهای دینا بەرامبەر بە دۆلاری ئەمریکی لە بازاڕەکاندا دۆخێکی دروست کردووە کە لەگەڵ کە لەسەر کۆمەڵێک ئاست و سێکتەر ڕەنگی داوەتەوە بەتایبەتیەوەی کە پەیوەندی بە نرخی شمەک و کاڵاکان و هەروەها ئەو ئاڵوگۆڕە بازرگانیە کە هەرێم لەگەڵ وڵاتانی دیکەی دنیا و دراوسێدا هەیەی بەتایبەتی ئەوەی کە من بەستمە قسەی لەسەرکەم لە ماوەی هەفتەی ڕابردوو هەر بۆ کاریگەریەکانی دابەزینی ئەم دراوە لەسەر کۆی جموجۆڵی بازرگانی شاندێکی ژووری بازرگانی سلێمانی سەردانی محەممەد شیع سودانیان کردووە بۆ ئەوەی کە نزیکەوە گفتوگۆ دەربایی لێکەوتە ئابوووریەکانی دۆخێکی لەم شێوەیە بکەن. ئەوەی کە بە شاندەکەی ژووری بازرگانی سلێمانی وتراوە بەدەر لەوەی کە لە ڕاگەاندن میدیا تاکو ئێستا لە زاری محەممەد شیع سودانی بیستومانە چی بووە. ئەم دۆخە لە باشترین حاڵەت و خراپترین حاڵەت بەکوێ دەگا هەرێمی کوردستان و ئەنجومەنی ئابووری باڵای هەرێم لە دۆخێکی ئاوهادا دەبێت چی بکات بۆ ڕزگاربوون لە ئەو لێکەوتانی کە دەکەوێتەوە. ئەمانە بە میوانداری بەڕێز کاک وەسپی خەلیل ڕاوێژکار لە ژووری بازرگانی سلێمانی داوتێ دەکەم. کاک وەسپی بەخێر سپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس بۆ ئێوە. کاک وەسپی ئەگەر پرسیارەکە بۆ شێوەیە بیکەم ئەوەی تاکو ئێستا وەکو شارەزایەکی بواری ئابووری و حتمەن ئاگاداری دۆخەکەیت، ئەوەی کە تاکو ئێستا لە ئەنجامی دابەزینی دینار بەرامبەر بە دۆلار لە بازاردا دروست بووە، دۆخەکە چۆنە، کاریگەریەکە چۆن بووە، ئێمە چۆن لە دۆخێکی ئاوەهادا بتوانین بە کەمترین زیان لێ دەربچین. زۆر سپاس بۆ ئەم هەنە. دیارە دابەزین و بەرزبوونەوەی دراو تەسیرێکی خۆی هەیە، کاریگەری خۆی هەیە لەسەر بازار. بێگومان ئەمەی کە ئێستا ڕوویە چاوەڕوانکران نەبوو، ینی دیارە ئەمە لە وڵاتانی تر زۆر کەم ڕوە دەگمەن ڕوئەیە، ینی ئەگەر بڵێمە ڕوویش نایە، ئەگەر وڵاتان خۆیان ئێستا مەسەن ئەمریکا یان چین ئەوان خۆیان دەستکاری ئەمێ خۆیان ئەیکەن بە مەباستی ئەوەی کە لە زۆرفێکا مەسەن ئەگەر هەڵاوسانێک بێ ئەوان بتوانن کەمی ئەهۆنی بکەنەوە خۆیان قراڵێن یان باڵن فائیدەی لەسەر لە بانقازیایەکەن یان کامەکەن ئەوە ئاڵوگۆڕ لە دراوت و ئەکەن کە تەڵەب لەسەر دۆرە. بەڵام ئەوەی ئێمە قرارەکە لای ئێمە نییە، تەنانەت لای حکوومەتی عێراقیش نییە. دیارە پێشتر بە عێراق وتراوە بۆ ئەوەی کە ئاگای لەوە بێ کە بزانێ چۆن پارەی ئەچێتە دەرەوە. چەند جارێک پێیان وتووە، ینی هەر جارێک و چەند مانگێک دواخراوە لەبەر هەندێک زروفی، ئەی مەسەن عێراق پێویستی بە غاز بووە، غاز لە ئێرانەوە هاتووە، ئەمان داوایان ئەوە کردووە کە دوای بخەن بۆەوەی ئەو غازە بێن و کارەبای پێ بکەن دروستکەن. ئەمە تا گەیشتە ئەم حاڵەتەی کە ئێستا ئێمە ئەیبینین ئیتر خەزانەی ئەمریکیات و سەرخەت دیارە داهاتی عێراق زیاتر لە ئەمریکاوە کۆ ئەکرێتەوە لەوێەوەیەتەوە بۆ عێراق. ئەمەش کە هەستیان کردووە عێراق ئەوەنە دراوی پێویست نییە، ینی هەستەکرێت کە دراوێکی ئەوتۆیان پێویست نییە کە پێشتر هاتووە، بۆیە دراوەکە ئیستا کەمتر ئەنێرن بۆ وەسبی ڕاتەگرم. بۆ نمونە ئەمریکا بۆ پێشتر ئەم بڕیاری نەیە، بۆ ینی گەشت مەم کاتە لەم ساتەیە ئەم بڕیارە دەدات. ئەمریکا لەما دواکەوت یاخود بەرچاوی ڕوونەبووبەوەی کە دەوترا پارەکانی عێراق دەچێتە وڵاتانی دیکەی دراوسێ. ئێستا گەشتەوە قەناعەتەکە ئەمە ڕوودەدات یا چی؟ ئەمریکا دیارە سیاسەتی خۆی هەیە، ینی پێشببینی ئەوە ناکرێت لە ئەمریکا چی بکەیت چی ناکە، ینی ئەمە هەمووی تەخمینە، هەمووی ینی شتێکە. بەڵام ئەوەی کە ئەمریکا لای مەبەستە ئەوەیە زەختێک لەسەر ئێران زیاتر بکە. ئەو وا هەستەکە ئەم دراوەی عێراق، ئەم دۆلارەی کە ئەگاتە عێراق پەرشوبڵاوە بێتەوە بەسەر وڵاتان، بە تایبەت دەست ئەو وڵاتانە ئەکەوێ یان ئەو لایەنانە کە دژمنی ئەمریکان و ئەمریکایش ئەیەوێ بۆ ئەوەی کە ئەم پارەیان پێنەگا و نەتوانن خۆیان تەمویل بکەن. بۆیە ئەمریکا محاولە ئەکا هەوڵێکی جددیەوە بۆی بتوانێت کۆنتترۆلی بکە لە عێراقەوە بۆ ئەوەی ئەم پارەیە وانەچێ. ئەمریکا ئەڵێ پارە بە قەچاق ئەچێ، پارە بە سپیکردنەوە ئەچێ، پارە بە هەموو شێوەیەک ئەچێ. ینی بێگومان تا ئێستا ڕۆشتووە و تا ئێستا تەعاملی تجاریش کە کراوە بە حاواڵای ئەتیادی کراوە، ینی ئەوەی بازاری ئێمە مەسەن بازاری دۆلارەکە قەدەغەکرا و ئیشیان نەکردووە، ئیشێکی ئاساییان کردووە نەکە لێرە لە خوارو و ناوڕاستی عێراق. ینی من حەزەکەم ئەو بخەمەڕوو ئەوەی لە بازاری دراوی ئێمە کە
بازاری دۆلارەکەی یان هەر ئەم شوێنی لەم بابەتانە باشە سەرفێکی ئەو تۆ ناکرێ ئەگەر بەراوردی بکەی لەگەڵ ئەو پارە زەخمانی کە حکوومەتی عێراقی پێخڵەسەیە یعنی ئەینێرێ بەم لاو بەولا ئەمە لە حکوومەتەکانی پێشوو ئەمە هەر ڕوویاوە تا ئێستش هاتووە بە بەردەوامی ئێستا ئەمریکا کاتێمە بەشێکی نەپرۆسەکە وەکو بازاری دراوی ئێمە یعنی ئەوەی کە ئەمریکا من بەستێتی زیاتر عێراق قەینا بەڵام بێگومان نرخی یان بەهای دۆلار بەرامبەر دینار بەرامبەر بە دۆلار ئەشکێ ئێمە هەمومان سەر تاپای عێراق یەک عملەمان هەیە کە دینارە ئەگەر دینار لەوێ تەحکومی پێ بکرێ ئەکید ڕەنگەیەتەوە لەسەر هەنەکەی ئێمە ئەتوانم بڵێم دوو قاتیشە چییە هەنەکەی ئێمە ئەوان زۆر جار هەوڵیان داوە یان ئێستش لە هەوڵی ئەوەن کە بتوانن قەرەبووی ئەو زەرێرە بکەن بۆ ئەوانە قەرەبووی بەچی ئەکەنەوە هەندێ بانقیان تەرخان کردووە لەوێ لە بەغا بۆ ئەوەی یەکسەر دراو بن بە ئەو بازرگانانی کە مەبەستیانە لە دەرەوە شمەک بێنن یان بۆ ئەوانەی کە ئێستا من ئەوەی ئاگام لێبێ لە مەتاری بەغا هەنێکیان داناوە بانقی تجاری عێراقی فەرعێکی داناوە یەکسەر پارە ئەیە بۆوانەی کە ئەچنە دەرەوە ینی تا ئاڕادەیەک لەوێ ئەهوەنترە تا ئەوەی کە لای ئێمە هێشتا هیچ دەنگ و باسێک نییە لەسەر ئەوەی ئایا لە کوردستانیش فەرعێکە کرێتەوە بۆ ئەوەی ئێستا خۆ فەرعی بانقی تجاری عێراق ینی گرنگیەکی زۆر بۆ بانقی تجاری عێراقیە و تەنانەت قسە و باز وا بوو کە 500 میلیۆن دۆلار بخەنە سەر بانقی تجاری عێراقی بۆ ئەوی ئەوان بتوانن دەست ئاوەڵە بن بتوانن تەمویلی بازرگانەکان بکەن بەڵام من تا ئەم چەند ڕۆژە دوێنش من لە ئەن بووم لە بانقی تجاری عێراقی کە فەرعەکەی ئێرە ئەوانیش هیچ ئەڵێن هیچ دەنگ و باسێک نییە بۆ ئێمە هاتبێ بۆ ئەوی بتوانین تەمویلی بازرگانەکانیان بازرگانەکان چیان ئەوێ بۆیان دامینکەین بۆ ئەوی بڕۆن شتی خۆیان بکڕن ینی کەواتە ئەوەی لە بەغدا لەوانەیە هەندێک ئاسۆی باشی پێشبینی بکرێ بەڵام لای ئێمە هێشتا هیچ دیار نییە ینی جەنابەت کەواتە دەتوانم بڵێم دەتەوێت ئەوە بڵێ بەرامبەر بەو دواخە و شڵەژانە ئابووری کە لە عێراق و ناوچەکە و هەرێمی کوردستان ڕوودەدات ئێمە زمینە سازیمان نییە بۆ لەگەڵیان ڕۆشتنی یان بۆ نمونە بۆ کەمکردن کاریگەریەکانی ئێمە زانی لەبەر ئەوەی قەرار لە دەستخۆمان نییە و دابەزاندنی با بڵێن دۆلار بۆ ناو بازار لای ئێمە نییە بۆیە ئێمە وەکو هەموو شارەکانی عێراق ینی ڕابتین بەڵام ئەوان ئێستا ئاوا لە دەست پێشخەریەکەن بۆ ئەوی چەند بانقێکی خۆیان ئێستا مەسەن مەجموعە بانقێکی چەند بانقێکی بانقی ڕافیدەی هەیە بانقی سەلام هەیە لای ئێمە لای خۆمان فەرعەکانیان داخرا کاگوەسی بخۆ لە ماوەی ڕابردوو بانکی ناوەندی لقی هەرێمی کوردستان کۆمەڵێک ڕێنمایی و ڕێکاری نوێی گرتە بەر بۆ بانکە ئەهلیەکان بۆ لە بابەتی گۆڕینەوەی دۆلار بە دینار تەسەور دەکەی بانکی ناوەندی بە تەنها بتوانێت ئەمە بکات بازار جێگیرکان نرخەکەی بەڕێنێتەوە شوێنی پێشووتری نرخی دینار ئێستا هەندێک پێڵێم باشەخەوە ئەو بانکە ئەهلیانی خۆمانیش جێی ڕازگۆیی نین جێی مصداقیەت نین ینی بانکێک ماوەیە پێش ئێستا لە سلێمانی بانکێک گیرودەی سپیکردنەوەی پارە و ئەنواع شتیان کردبوو ینی نەک هەر خۆزگا سپیکردنەوە بێ لەوە زیاتر ینی ئەوە بەناوی مەجموعەیەک هاوڵاتی کە لەوێ پارەیەکی ئەتیادیان دانەوە لە بانکەکە پارەیان سەحب کردو و بەناوی ئەوان بردوێنێتە دەرەوە ینی شتەکە تەزویریشی تیا بووە جگە لە سپیکردنەوەکە تەزویر ینی ئەو تەزویرە بۆ تەمە ینی کەواتە ئەوەی کە ئێستا گومانی لێ ئەکرێ ئەمریکا گومانی لە هەموو شتێکەکە خەزانەی ئەمریکی ئێستا بە دووربین سەیری هەموو وردەکاری جوڵەی پارەی عێراقیەکە بە تایبەت دۆلار ئێستەیش داوا کراوە لە حکوومەت عێراقی کە بە مەکشوفی بە ڕوون و بە ئاشکرایی ئەوەی کە ئاڵوگۆڕەکرێ بە تایبەت ئەبێ لەمە دووە ئەم نەوە حواڵانی کە ئێستا ئێمە ئەیبینین بە لە ڕێگەی بازاری دۆلارەوە نەمینێ ئیتر لە داهاتووە حواڵە ئەلکترۆنی بێ حواڵە ئەلکترۆنی دیارە ئەوروپا هەمووی و عالەمی هەمووی ڕابتن بەو حواڵەی ئەلکترۆنیە اینجا ئەوە کۆنتترۆلی هەموو شتێکەکە یائی تۆ لێرەوە پارە بنێرە بۆ هەر وڵاتێک ئەوان پێ ئەزانین کە تۆ پارەت ناتوانانی بڵێن هەر ئامانج و مەبەستە سەرەکیەکەی ئەمریکاش لەما هەر بۆ ئەوەیە کە ئەم بابەتی ئاڵوگۆڕی دراوکە بە ئەلکترۆنی
يعني ئەوەی کە دەیکان و بەستی ئەمەیە بالضبط يعني ئەمریکا ئێستا وەکو چۆن بۆم باسکە نەیارەکانی لێرە هەستەکە ئەو نەیارانە ڕوونە بەشێک لەو پارەیەی کە پێتەمووی لەکرێن دەستیان ئەکەوێ لە ڕێی ئەو پارەیە کە داخلی عراقی ئەی من شتێکە بۆ باسەکەم ئەڵە ینی پارەی عراقی ئاوەنە بێسەروبەری ئەمڕۆ لە شەرقی ئەوسەط نووسراوە 1 تریلیۆن و 183 ملیار دینار و کەسرێک ئەمە هێن بووە پارەی ئیستثماری تەقاعودی بووە دەستی بەسەرا گیراوە هاتۆتەوە یعنی بزان پارەی عێراقی ئاوا تەخشان پەخشان کراوە ئاوا بێسەروبەر بووە لەوانەیە من و تۆش گومان لەوە بکەین ئەم پارەیە بەرەو کوێچێ بۆیە ئەوان ئەمریکا ئێستا بیرەوە ئەکاتەوە ینی ئێمە هەست دەکەین ئێستا ینی ئەو پارەی کە ئێمە هەمانە تا پێش ئەم وەزعە تەنانەت ئێشتەیش یعنی بەم وەزعیش کە $100 بە 162,000 دینارە عملەی ئێمە هێشتا لە دراوی ئێمە لە دراوی ئێران و تورکیا و سووریا و لوبناان بەبەهاترە ینی بەتواناترە ینی ئێمە یەکێک لە مشکلەکانی ئێمە ئابووری ئێمە ئاوا پشتی شکاوە لەبەر ئەوەی دراوی ئەوان زۆر دابەزیوە ینی با بڵێن کاڵای ئەوان زۆر هەرزانترە ینی بۆ بەراورد ئەو بەرهەمەی کە ئێمە هەمانە مەسەنەن 1 کیلۆ ماست ئەگەر لای ئێمە لای ئەوان 1000 دیناری ئێمەی تێبچێ لای خۆمان 2000 تێچێ و هەروەها لە مریشک و لە هێلکە و لە شتەکانی تر کاریگەرەکە ئێستا دەرکەوتووە کاریگەری ئەمەی کە ئێستا کاریگەری ئێرە ئێستا زین لە هێشتا زۆر بووە کاگۆسپی ئێستا ڕاستە ئێمە هەنێکمان هەیە ینی ئەمبار کراو بە تایبەت مەوادە ئەساسیەکە بگورە خواراتەگرم ینی هەر ئەمڕۆ بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم دەڵێت لەگەڵ دابەزینی زیاتری بەهای دینار بەڵام نرخی شتومەکەکان تا ڕادێک بە جێگیری ماوەتەوە ئەمەی ئەوەیە کە پێشتر خۆراک و ئەزراقەی پێویست هاوردە کراوە بەزەبەت ئێمە ئێستا لەبەر ئەوەی بڕاستی ینی من نەتوانم لێرەشەوە بڵێم ئەگەر تا خوانەخواستا بازرگانەکانمان چاوچنۆک بۆیان ئەمەیان ئەنکرد بەڕاستی بە هەرێکە خواستیانەوە بەڵام خۆشببختانە زۆربەی هەرە زۆریان چاوەڕێ ئەوکەن ئومێدیشان زۆرە بەوەی کە دۆلار بشکێ و تمۆحی ئەوەیشیان نییە بەم شێوەیە دەوڵەمەند بن ینی قەت بیر لەوە ناکەنەوە بۆیە ئێمەش وەکو زوری بازرگانی ئەبێ حەقی ئەوانیش بینەوە هەوڵ بین بۆی بتوانین دەواازەیەک بدۆزینەوە بۆی ئەمانە لەم وەزع ڕزگار بکەن چکت ئەمە زۆر بخاینێ هاوڵاتی زەریبەکەیە بازرگانەکانمان زەری ئێستا بازرگانەکانمان ئێستا ئەم پارەی کە کۆیەکەنەوە بە دینار بە دۆلار شتیانێنەوە بە دینار ئێستا باشە کاک بەسبی ئەم دەواازەیە کە بیری لێ دەکەنەوە لە شوێن و مەکان و جێگەی دیکەوە شمە کاڵاو هاوردە بکرێ دەتوانێت ئەم هاوکێشە ئابووری لاسەنگە یەکسان کاتەوە بە یەک زانچی تا ڕادەیەک ئەوە نەکرێتەوە ینی ئێستا ئەگەر ئەگەر سەیری حکوومەت عێراقی بکەی ئەو خۆراکەی کە لە بایعیەیە ڕۆژ بە ڕۆژ باشتری ئەکاو بۆ ئەوی بتوانێت بە تایبەت چینە هەژارەکە ئەهوەنتر بێ وەزعیان و زەرری کەمتریان لێ ڕایشی گرتووە بازاری ڕاگرتووە ینی ئەوان تا ڕادەیەک وەزع ینی ئێمەش لای ئێمەش ینی ئەگەر تۆ باسی سلێمانی بکەی هاین بۆ نمونە ئێمە بە پێی توانای خەڵکی سلێمانی خۆی هاوڵاتی خۆی توانراوە ئیسا توانم بڵێم سلێمانی لەسەر ئاستی عێراق لەو شارانەیە کە هەژاری کەمیتیایە لەگەڵ بێکاریش کەمتریتیایە ناڵەمتیانە ئەگەر بەراوردی بکەی لە شوێنی تر لە سی بێکاری هەیە لای ئێمە لەوانەیە بگاتە 15 و 13 بەڵام لە هەژاریش بە هەمان شێوە لای ئێمە ئەهوەنترە ئەمەش ئەگەڕێتەوە سەر ئەوەی مەجموعەیەک ئیش و چالاکی لەسەر سلێمانی کراوە بۆیە زۆر ڕنگ نایەتەوە لە شارەکانی تریشی کوردستانیش تا ئێستا ڕەنگی ناوەتەوە بەڵام بڕۆیتە بازاری دۆلارەکە ئیسا هەستەکەی چ شڕەژانێکە چنێکە ینی تۆ ئەگەر بازرگانەکان بگاتە ئەو حاڵەتەی ئەگەر پارەی خۆیان ڕەسیدی خۆیان لە دۆلار سەرف کرد بۆ هاوردەکردنی بەرهەمی دەرەوە ئەو وەختە پەنا ئەبن بۆ چی بەنابن بۆ دۆلاری ناوخۆ کە پەراویان بردن مەجبورن بڕۆن بە 163 بیکڕن ینی ئەمە وا ئەکا دیسانەوە ئەمایش کە ئەچن
مەجبورن کە ئەچن لە دەرەوە ئەیکڕن بێن بەو سەعرە بیفرۆشن کە ئەمان دۆلارەکانیان کەواتە لە دۆخێکی ئاوەهادا دەبێت بازرگانان ئێمە تاکە چاوەڕێ بکەن دەبێت بە هەمان میکانیزم و ڕێشوێنەکانی پێشووتر کاڵا هاوردە بکرێت یاخود دەبێت لەمە دواکە وەکو لە بڵاوکراوەکەی ژووری بازرگانی سلێمانی داهاتوو دەبێت ڕێڕێی بازرگانی بگۆڕین دەبێت کامیان بکات وڵا ئێمە ئەبێ هەردووکی بکەین ینی ئێمە ئێستا یەکەم چۆن بۆ بەغا ئێستا هەوڵەیەن کە دراو بە سعری ڕسمی هەن بکرێ دابین بکرێ بۆ بازرگانەکان بۆ وڵاتی کە کاتە 146 و بۆ ئێرەش ئەبێ بە هەمان شێوە ئەو شتە بکەن ئەوە لایەک ینی ئەوە لایەکی تر لەوانەیە ئێمە ئیتر بەیانی وای لێت ئێمە ئەو وڵاتانی کە ئەمریکا مەبەستی نەبێ ئێمە ئاڵگۆڕی بازرگانی لەگەڵاکە یان کەمی بکەینەوە ئێمە ناتوانین بن بڕی بکەینەوە بەڕاستی هەرە ئەبێ یانی مەسەرن بۆ نمونە ئێستا ئەڵێن وڵاتێک وەکو ئێران 8 میلیارد دلار ئاڵگۆڕی بازرگانی هەیە زۆربەی لە ڕێگەی هەرێمی کوردستان بۆ عێراقەکرێ لەوانەیە ئەوە کەم بکرێتەوە ئەو وەختە مەسەرن کابرایەکی بازرگان بێوێ لە ئێران شتێک بێنە زڕورەت نەبێ لە منفەزێکی مەسەن وڵاتانی شەرق ئاسیا ئەهوەنترە ئەگەر بەراوردی بکەی لەگەڵ وڵاتانی ئەوروپا بەڵام لە ڕۆکی دیکەوە تێچووەکەی زیاتر دەبێت ڕەنگە ئەو کات یعنی حەقی ئەمە لەسەر شانی هاوڵاتی بکەوێت ئەمە ئەمری واقعکە کراوە ینی وەکو چۆن بۆم باس کردی بەڵام لەوانەیە لە ڕووی کواڵەتی و لە ڕووی ئەوە فەرقێکی هەبێ ینی هەندێک وڵات ینی ئەگەر ئێمە تاجری ئێمە تا ئێستش خۆشبەختانە باشێ ناوێنە مەبەستیان بێ با بڵێن شوێنی تر پیاکەن ینی گەڕاون ینی شتی خۆیان دابین کردووە ینی ئێستا زۆر لە بازرگانەکانی ئێمە سەردانی پاکستانەکەن سەرگانی بەنگلادیشەکەن ینی ئەو وڵاتانەی تا ڕادەیەک هەر یەکێک لە بابەتێک شتی هەیە ئەو وڵاتانی شتی باشەکە وەسیوان پرسیارەکەەوە بکەم کەواتە لە دۆخ و قۆناغێکی ئاوەهادا ئێمە لە بەرژەوەندیمان لەگەڵ ئێران درێژە بە کارە بازرگانی و ئاڵوگۆڕی شمەکی ڕۆژانە بین یان دەبێت تەوا پشکێنە وڵاتە و ڕووپێنە وڵاتانی ئەوروپا و ئاسیاوەکو بەڕێز ئاماژەی پێ دەکەی کامیان لە بەرژەوەندی سەرمایە و ئابووری بازار ئێمەدایانم قۆناغا ئێمە زانین چی لە بەرژەوەندی ئێمەیە باشە بەرژەوەندی ئێمەیە کاڵایەکی هەرزانمان دەستکەوێ و بتوە هاوڵاتی پێڕە قایل بێ و لە هەر وڵاتێکە ئێمە علاقەمان بە وڵاتەوە نییە کاڵایەک نرخێکی گونجاوی هەبێ بگاتە دەست هاوڵاتی ئێمە پێ قایل بێ ئەجا وڵاتەکە ئێران هەر وڵاتێک بێ ئێمە مەبەستمان زیاتر دڵنەواییکردنەوەی هاوڵاتی خۆمانە ئەمە علاقەمان نییە بە وڵاتانی درا لەوانەیە لە حاڵەتێک بەعزجارێک ینی با بڵێن بەرژەوەندی هاوبەشە بێ لەگەڵ وڵاتانی ینی وە خۆی لە سەردەمانێک سەردەمانی حکوومەی پێشوو مەسەن ئەچون هەرچەنی تەشبیهی نەبێ ئەچون چەکی ئینیان هێنا بەرازیلیان هێنا و سارێ بەرازیلیشیان لەگەڵێنە ئەو بەرژەوەندیان لەوە بوو حکوومەتی بەرازیلی ئەویان بەسەر فەرز کردبوو بەڵام ئێمەمانان مەسەن وڵاتێک کە نەکەوینە ژێر زەختی ئەوان ئێمە ئەو وەختە چ وڵاتێک شتی هەرزان و لە ڕووی کواڵەتیەوە خزمەتی هاوڵاتیمان بکە ئێمە ئەو وڵاتانەمەنەوێ بەڵام ئەمەی کە ئێستا ڕوئەیە علاقی بە ئێمە نییە ئەمە ناشتوانین بیگۆڕین دۆخەکە کاگۆسبی دەبێت چاوەڕێ ئاماژۆ پێدرا ئابوورەکان کەین بۆ داهاتوو دۆخەکە چۆن بڕە ئاوا لەگەڵی بڕۆین یا دەبێت پێشەوە ئەقلی ئابووری ئێمە پێشببینی ڕووداوەکان بکە و میکانیزمەکان چۆن لە بەرژەوەندی خەڵک و بازار و هاوڵاتی ئێمەیە دەبێت بە شێوەی پراکتیزەی بکات ئێمە هەموو دەرگا ئەبێ لە هەموو دەرگایەک بین باشە کامە بۆ ئێمە وەزعکە ئەهوێنە کاتەوە ئەبێ ئەوە بکەین بۆ ئەوی بتوانین ینی ئێمە لە ئێستای شەوە نییە من حەزەکەم جەنات باش بزانی هەر لە زووەوە پەیوەندی باشمان لەگەڵ ڕۆژهەڵاتی ئاسیا کردووە بۆ ئەوی بتوانین بەدیل بدۆزینەوە ینی خۆ ئێمە چاوەڕێ ئەمەمان نەکرد بەڵام هەر ئەگەڕین ینی بازرگانمان ئەچێ ئێستش بڕۆ زۆربەی بازرگانەکانمان پەیوەندی باشە نەیەگە لەگەڵ سینا لەگەڵ هێندا لەگەڵ عەفوو لەگەڵ زۆر لە وڵاتانی شەرق ئاسیا بۆی بتوانن پێداویستی ئێرە دابین بکەن ینی ئەوە نوعێکە و دراوەکەیش ئەبێ بێتەوە سەر تایم سعرەکەی وەکو سعرە ڕسمیەکە بێ بۆ ئەوی بتوانێت بازرگانی ئێمە کەواتە عێراق دەتوانێت ئەم دڵنیایە بە ئەمریکا ئێتر لەمە دوا پارەکانی ناچێتە دەرەوەی سنوورەکانی خۆی
عێراق خۆتی ئەوەی هەیە بانکی ناوەندی دەتوانێت بە تەنها و سەربەخۆ ئەم بڕیارەبات یان دەبێت ئەمریکا خۆی بەڕاستەوە خۆ لەمە زیاتر دەستوەردام کاتە کاروباری دارایی عێراقەوە. عێراق بریاریاوە کە کۆنتترۆڵی بەکارهێنانی دراوی خۆی بک پێی دەکرێت ئەجا ئەمە زانی چۆن پێ دەکرێت وەکو چۆن بۆم باس کردی ئەمە ئەبێ بکەونە سیستمی حواڵەی ئەلکترۆنی. یعنی ئێستا من زۆر جار باسی هێنەکەم بانکی تجاری عێراقی بانکی تجاری عێراقی ڕابتە بە بانکێکی ئەمریکیەوە ڕوونە ئەو بانقە ئەمریکیە ئاگای لە پارەکەی ینی زۆر جار پارە ئەنێرینە دەرەوە کەمێک پێ ئەچێ ئەو بانقا ئەچێ هەنیەکە ینی مەزەن تاقیبەکە ئایا ئەم پارەیە سەرچاوی چییە بۆ کوێ ئەچێ ینی ئەمانە لە بانقی بەڵام ئەگەر حواڵە بۆ ئەلکترۆنی سیستمی حواڵی عالمی ئەلکترۆنی هەیە یانی تۆ دقەیەک معڕەزی بۆ ئەوەی حواڵەکەت نەچێ ڕایگرن بڵێن ئێمە گومانمان مەسەن لەم حواڵەیە بۆ ئەو جێتە ئەڕواکە ئێمە مەبەسمان نییە بچێ بووی یان ئەمە جێتێکە کە لە خزمەتی ئەوان خۆیان کاک وەسفی ئەوەشی لە دەخوێنرێتەوە ئەگەر ئێران ئەگەر عێراق بێت و بەردەوام بێت لەو لادانە ئابووری کە ئێسا لە بابەتی دراوەکەی دەیکات لەسەر ئاستی ناوچەوی ناوخۆیی بەردەوام بێت دەگاتە ئەو دۆخێکی ئێرانی تێدایە ئەمریکا ئەم سزانەوە دەگەینێتە شوێنێکە هاوشێوەی ئێران لاوازی بکات لە ڕووی ئابووریەوە عێراقەکە تجاوبی نەبوو ئەوان باشە وەکو ئەوەی سەیریکەن کە ئەمانە با بڵێن سەرچاوەی داهاتن بۆ ئەو جیهتانەی کە نەیاری ئەمریکان ئەمەش پێچوانەیە و سزانەیە کە پێشتر ئەمریکا بەسەر ئێران سەپاندوێتی ئەمە وا ئەکە ئەمیش بەرەو ئەو ڕۆ بووە من نازانم بەرەو ئێرانیە با بەرەو شوێنی تر بەڵام بە نەیاری خۆی ئەزانێ یانی من حەزەکەم زانێ عێراق ئەمە لەسەر قسەی نووری مالکی خۆی ئەڵێ ئێمە ئەبێت تەفاهم کەین لەگەڵ ئەمریکا دیارە ئەم حکوومەتە کە تشکیل کراوە ئەو چەند لایەنانەی کە نووری مالکی و ئەوانەی تایە وتوانە ئێمە ئەبێت تەفاهم بکەین چکە ناتوانن بەبێ ئەمریکا ئەموری اقتصادی عێراقی بچێتە ڕێوە چ لەوەی داهاتەکەی لەوەیەکەوە بێتەوە دێتەوە چ لەوەی کە بکەونە ژێر زەختی ئەمریکا وەکو ئێرانیان لێ یعنی من نمونەت بۆ ێنمەوە لە ئێران بەقۆتر رووسایە ئێستا رووسیا چەندێک هەوڵەیە بۆ ئەوی بتوانێت خۆی لەوە ینی ئەوێ عملەکەی خۆی بیکاتە لە شوێنی عملەی ئەمریکا دابنێ بەڵام کەس پەیڕەوی ناکە سقەی بەو عملەی رووسێن نەگەشتە ئەو حاڵەتەن بە ئاسانیش ناگا ئەم عملەی ئێرانی ئەمریکی عملەیەکە لە چلەکانەوە حسابی نێودەوڵەتی بۆ کراوە دوای یەکەم جار عملەیەکی دۆلاری زەهەبی بووە دوای ئەوە ئەمریکا وازی لەوە هێناوە ئێستا عملەکەی هەرماوە بەم شێوەیەکە ئێستا شوێنی خۆی گرتوتەوە ناو هەموو عالەمە کەواتە دەتوانین بڵێن ئەمریکا پێشڕەوایەتی ئابووری داکات لە جیهاندا لە ئێستادا ینی کێیکە یانی لە ڕووی دراوەوە باشە ئێستا عملەی ئەمریکیە کە هەموو وڵاتان وابەستن بە عملەی ئەمریکیەوە بۆ ئەوی بتوانن ئاڵوگۆڕی بازرگانی ئێستا هەندێک کوتلەی اقتصادی عالەمی هەیە محاولە ئەکەن خۆیان ڕێک بخەن بۆ ئەوی بتوانن بەرامبەر تا ئێستا هیچ کوتلەیەکی عالەمی نەیت تەنانەت یۆرۆ کە سوق ئۆروپی مشتەرەکە ینی بەقووەتن توانای باشیان هەیە ئێستش ڕۆڵی گەورەیان هەیە ینی ئەوانیش ئەبێت تەنسیقکەن لەگەڵ ئەمریکایە بۆ ئەوەی دراویان نەبێ ینی کەواتە ڕێوشێنە ئابوووریەکانی ئەمریکا بەرامبەر بە عێراق کەی شوێنی خۆی دەگرێت ئێستا ئیشی تیاکەن ئیشکردەکەیش ئایا ئێستش عێراق هەندێک ڕێوشێنی گرتوتە بەر ینی ئەلانی نەکردووە ناکە ئەڵێ ئەوان ئەڵێن ئێمە بە 6 مانگ دەتوانین ئەو تەوجیهاتی ئاوا تەسیحاتی ئەملا ئەونا واڵێ کە بتوانین کۆنتترۆڵی یانی تەنانەت ینی من حەزەکەم بزانین ینی ئەگەر ئەم سیستمە وا بڕوا سیستمی دێن بکری حواڵی ئەلکترۆنی ینی زۆر لەو شوێنانەی کە بە ئازادی ئێستا عملە ئەنێرنە دەرەوە یان ئاڵوگۆڕی بازرگانیانی ئەوانەی ئێنەکانی خۆماش بە کورتی بازاری دۆلارەکەی خۆماش ڕوبەڕووی وەسعیکە بێتەوە کە ناتوانێت پارە بنێنێتەوە یان ئەبێ ڕەبت بن بە بانقەکانەوە یان ئەبێ سیستمێکیان بۆ بدۆزنەوە ئەوانیش بە ئەلکترۆنی پارە بنێرنەوە وەکو ئەمەی کە تا ئێستا بووە نەکە لێرە لە ناوڕاست و لە خواروی عێراقیش ئەبێ ڕابتە بن بەو سیستمە ئەلکترۆنیە بۆ حواڵەکردنی پارە لە کۆبوونەوەکەی شاندی بازرگانی ژووری بازرگانی سلێمانی و محەممەد شیع سوودانی
ئەم دڵنیاییدا بە شاندەکەی ئێوە کە هەموو هەوڵەکانی خۆی دەخاتە گەڕیان لایانی کەم ئەوەی کە بەدەل لە میدیا و توێتی شتێکی تازە بە ئێوە دەبارەی بابەتە دیارە سوودانی زۆر شتی نەزانیوە لەسەر واقعی ئێرە باشە و ئەو تەعامل اقتصادی زۆر ڕوون نەبوو لە بەرچاوی تەنانەت سیستمی بانقی عێراقیش نەیزانیوە ڕەبت نییە بێرەوە ینی ئەمانەیان هەموو بۆ باس کردووە ینی زۆر شت هەیە مەسەن تەنانەت باسی ئەویشان لەگەڵ کردووە مەسەن هاوڵاتی عێراقی لە خوار و ناوڵاستی عێراق مستەفیدن لەو قەرزانەی کە لە ڕێگەی بانقی ڕافیدەین و سەلام ئەدرێ هاوڵاتی ئێمە مستەفید نییە لەوە ینی ئەو ئاوا دەری بڕیوە کە ئێمە ئاگامان لە وەزع نییە ینی ئەو قەرزانی کە ئەدرێ قەرزی بازرگانی بێ قەرزی کشت و کاڵی بێ یان قەرزی پیشسازی بێ لای ئەوانی سە ئەدرێ ئێستا خەڵکی ئێمە ینی بۆ ئەوی بتوانێت لەو قەرزە استفادەکە دیان هەیە ئەچێ ئستسمارەکە لە شارەکانی ناوڵاست و خواری عێراق ئەمە بە ئێمە نەدراوە ینی ئەو شتانە ئەمەیان خسۆتە ڕوو بۆ ینی کە لەگەڵ وەڵامی ئەو چی بووە ئەو من وەکو چۆن پێم وتی ئەو بە دڵنیاییەوە وتوێتی ئێمە هەوڵێکی دیین بۆی بتوانین ئەو کێشانە چارەسەرکەین و ئەو ڕابطە دروستکەین و هەوڵی باش بین بۆ ئەوەی ئەم شارانەی شوکو چۆن چه امتیازاتێک بەر شارەکانی ناوڕاستی خوار و عێراقی بەر ئێرش بکەوێ لە ڕووی قەرز و لە ڕووی هەموو توانە داراییەکەی حکوومەتی عێراق ڕێگە بەوە دەدات هەر سلفە و کولفەیە کە بۆ ناوەڕاست و باشووری عێراقا بۆ ئێرێش ببێت ینی حکوومەت عێراق ئەم توانە دارایی هەیە لە ئێستادا من حەزەکەم یەکشت مادەم ئێمە ڕەبتین بە عملەیەکی عێراقیەوە ئەگەر ئێمە عملەکەمان بەقوت بێ عملەی عێراقی بەچی بەقوت دەبێ بە اقتصادێکی بەقوت بە کەرتێکی تایبەتی بەقوت بە دابینکردنی پێداویستی هاوڵاتی ینی ئەمنی غیزایی ئەم وڵاتە ئەمە هەموو عێراق بەیەکەوە بەسترێ ینی لەوانەیە خەڵکانێک هەبن ینی درک بەوە نەکەن کە کوردستان دابڕن لە عێراق قازانجەکەن نە قەت قازان ئەو نەشاتەی لە کوردستان هەیە نەشاتی اقتصادی نەشاتێکە سەرکەوتوترێ لەوەی خواروی عێراق ئەمە هەر داعمی اقتصاد بەغیر مباشر داعمی اقتصادی عێراقیەکە ینی عملەی عێراقی کاتە جێ بڕوا دوای ئەوە پرسیارەکەی جنابێت عێراق تا ئێستا نەگەیشتوتە ئەو ئاستا کە ئێستا پێگەیشتووە کە زیاتر لە 100 میلیارد دلار احتیاطی هەیە نزیکەی 136 طن بەس ئاڵتونی هەیە ینی ئەمانە ئێستا زۆر سەیرە ینی مەسەرەن ئەم شکاندنی دراوە و داڕمانی دراوی عێراقا ینی ئەگەر بەراوردی بکەی لەگەڵ لوبنان و لەگەڵ وڵاتانی تر ئێنەکە ئێمە کەمی سەیرێتە بەرچاو چکە ئێمە خاوەن ئەو احتیاطین خاوەن ئەو پارە زۆرین و ئەو ئاڵتونە زۆرین ئەی بۆ گەیشتنی ئەمە ینی ئێمە ئێستا بە قرارێکی سیاسی عێراق جار ویستم بۆ ئەو بڵم کاک وەسبیکەواتە بۆ بێکەوبەستنی ئەم دوو ئابووری هەرێم و ئابووری عێراق پێویستی بە ڕێکەوتنی سیاسی نییە ئەگەر ڕاشکاوبی لەگەڵم من زانی باسی سیاست لە چڕوویەکەم باشە باسی سیاست لەوەکەم ئەمریکا ئەوێ فەرزی سیاستی خۆی سیاستی نەقدی خۆی بەسەر عێراق بکە ینی ئێمە ئەوەی هەستمان پێکردووە حکوومەت عێراقی تا چی پێکرابێ یای ئەوەی کە دەرکەوتووە کوردستان پراوێز بخە ینی من نمونەیەکت بۆ هێنمەوە هەمووی هەفتەیەک نابێ من خۆم پۆستێکم دای من ڕەبتم بە زۆر لە ئەنەکانی عێراقەوە پۆستێک بڵاو بۆتەوە ئەڵێ ڕابێژکە ئەڵێ وتەبێژی وزایەتی زراعی عێراقی وتوێتی ئەمە تەسریحی ئەوە وتوێتی ئەگەر لە دوای ئەوەی بۆمان دەرکەوت هێلکەی وڵاتانی دراوسێ گران بووە بۆیە ئێمە مەجبورین بڕۆین هێلکە لە هەرێمی کوردستان بێنین ینی ئەوان ینی مەزمونی قسەکەی ئەبە و شێوەیە ینی ئەوان ئەگەر نەکەونە ئەو حاڵەتە بۆ نایەن بە ئەو بەرانی ئێمە لە چەند ڕوویەکەوە بەرهەمێکی زیامان هەیە ینی هەر بۆ نمونە لە شای سلێمانی زیاتر لە 22,000 خانی پلاستیکیە شای سلێمانی زیاتر بە هەنەوە تەما کە باسی یەکەم بە هەڵەبجە و ڕانی و هەمووی بە دنیایشەوە تقریبا 1250
پرۆژەی کێلکە پەلەوەری هەیە بەرهەمی ئێمە لەمانە هەر زۆرن ینی ئەمە نەک بەتە وەک دوایین پرسیارکا گۆسپی ئەو ڕێژە ئاڵ و گۆڕە بازرگانی کە لە نێوان هەرێم و عێراقدا هەیە هیچ ڕێژەیەکتان لایە کە حەجم و قەبارەکەی ئەوەندەیە لە ئێستادا؟ وڵا ئێستا ینی ئەمە تهدید ناکرێ تا ئێستا تهدید نەکراوە ینی ئیش بۆ ئەو نەکراوە مەگەر لەمە دوات یەکێک هەڵسە بە دەراسە مەبەستی پرسیارەکەمەوە بوو ئەم نزیکایەتی و ئەم کۆنتاکت و پەیوەندی هەبێت توانیمان وەکوەوەی کە هەیە ینی سوود لە یەکتری وەربگرین ئەمە تا ئێستا سوود وەرگرتنیەک هەیە بەڵام ڕێداخستنە لەلایەن ئەوان زوو ڕێگەمان لێداخەن ئێستش یانی بوونە هەناردەکردنی مریشکی ئێمەکە تقریبا 100,000 تن لە ساڵێکە زیایمان هەیە ئەمە زوو ئێستش بە قەچاقەچێ اینجا توش بە قەچاقی بی پێشماوێ لە مای ڕابردوو چەند کۆبوونەوەی کرا لەسەر ئەم بابەتە میکانیزمیش دانرا بۆ ئەوەی کە ئەم کێشەیە چارەسەر بکرێ بەڵام هەر چارەسەر نەبوو خۆی زانین چارەسەر نەبوو یانچی ئەوان نیەتیان نییە چارەسەری بکەن بۆیە ینی ئەوان تەسەوڕەکەن ئەگەر بەرهەمی کوردستان نییە زۆرە ئەگەر بچێ بۆ ئەوێ ئێستا بۆ هێرکە ئەو سەردەمانی کە مەدەن تا ساڵنی و پێش ئێستا هێرکەی ئێمە بەس لە هەولێر بەرهەمێنرا تقریبا ملیارێک و 350,000 ملیارێک و 350 میلیۆن ئێمە هێرکەمان ئینتاجە کرد 800 میلیۆنی بۆ خۆمان بەشە کرد باقیکەی نردمان بۆ ناوڕاست خوا ئێستا سلێمانیش نزیک بۆتەوە لە 900 میلیۆن هێلکە لە بەرهەمێنێ ساڵانە ئەگەر وا بڕوا ئەمە وا ئەکا بەرهەمی ئێمە زۆر بێ کاگۆسوی لەمایە خولاکە وەڵامەکەم دەوێت ئەگەر عێراقم ئامادەیی تێدا نەبێ بۆ وەرگرتنی بەرەمەکانی ئێمە جا هەر شێواز و جۆرێک بێ ئێمە دەتوانین بەدەل لە عێراق بەپێی یاسای وەزارەتی زراعی عێراق ڕەوانی دەرەوەی بکرێ ئەم بەرهەمانە ئێمە عێراق ناڵێ ئێمە قەدەغەمان کردووە داخەڵ بێ بەڵام لە ئەمەری واقعی کاراسانی تۆ خۆت ئەزانی ئێستا عێراق چەند هێزێک هەیەتیایە ئەوانە لیان هەیە ئەوەی موقعی حساسی بێ ئێستا ئەمە بۆ نمونە دوێنێ بۆ یان ئەمڕۆ بوو بە ساڕۆخ لە کۆرمۆڕیانەوە ینی ئەوان ینی جیهاتی جیاجیان ینی شەرت نییە بڕۆ لەگەڵ ئەمە قسە بکە ئەڵێ ئێمە وانین و ئەوەی ینی ئەوانە یەکلاگەم بەڵام بۆ هەناردەکردن کە پرسیارەکەی جەنابێت ئێمە دەستمان ئاواڵەیە و هەناردەی شەکەین و بەس بەعزی جارێک ینی بەعزە مەوادێکمان هەیە پێویستی بە شهادەی صحی عێراقیە عێراق ئەبێ ئەو شهادەسە تا ئێستا شهادەی صحی ڕێگە پێدراوی نین لای خۆماندەری بکەین ئەمە گرفتێکی ئێمەیە بۆ هەناردەکردن زۆر سپاس بۆ بەڕێز وەسفی خەلیل ڕاوێژکار لە ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ دووبارە بەخێر بێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکۆ بەرنامەیەکی دیکە هەر شاد و بەختەوە